ئەو هاتەکە دەست خۆش بێ بەس وەڵاهی بەداخەوە تاخیر بوو. تاخیر چییە ئیتر ئەمە ئەفکارە عینەن بارانی بەهار وایە کە بێ دیێت کە نێت نایەت 4 ساڵم پێچوو ئێستا تەواو بوو. ببوورە کاک شێردەڵ بەڕاستی زۆر تاخیر بوو ئەوەی کە باسمان لەسەری کرد بۆ چاپکردنی ئەم کتێبە 4 ساڵ پێش ئێستا بوو. ئەوە زەمانێک بوو ئێستا زەمانێکی ترە. زەمن چیەتی؟ کاکە جان ئێستا چاپکردنی ئەو کتێبانەی تۆ سەرکێشیە. یعنی تۆ کتێبی من چاپکەی سەرکێشیە بۆ ئێوە؟ بەڵێ. دیارە کتێبەکەی من زەعیفە ها؟ نا بە پێچەوانەوە هەر زۆر بەقووەتە زۆر مانادارە بەڵام کەس نایخوێنێتەوە. بوو؟ ئێکاکە زەمەنی سۆشیال میدیایە. سۆشیال میدیای چی؟ یعنی سۆشیال میدیا لە کتێبەکانی من مهمترە؟ شێتم مەکە. سناپت هەیە؟ جابن لەبەر نووسین مەجای سناپ و مناپم هەیە کاک ڕەشید. کارتی زانیاریت هەیە؟ هەمە. نا بۆی مەگەڕێ نامەوێ. باشە معقول چییە تۆ کارتی زانیاریت هەیە و سناپت نییە؟ کاک ڕەشی ڕەجال یەکەم چ ڕەبتی بەیەکەوە هەیە ئەو دووشتە؟ کاکەسە لە وڵاتی ئەگەر کارتی زانیاریت هەبێ و سناپت نەبێ گویا مرۆڤێکی مردووبی. یعنی من ئەو چەند ساڵە خەریکی ئەو کتێبە بووم. یعنی ڕەنجم بەزایە چوو؟ ئێستەیەک پرسیارەتر لێکەم. ئینستا و فەیسبوک چەند فۆلۆوەرز هەیە؟ 1050. گورە بابە نووسەر هاتووەتە ئێرە 100 هەیە جواب نەداوەتەوە ئەوە تۆڵی چی تۆ باسی چیەکەی؟ یعنی ئێستا بۆم چاپ ناکەی؟ کاکە گیان بڕۆ فۆلۆوەرزە بکە بە 500 کەی وەرەوە لە خزمەتان بەسەر چاو بڕەکەم. من لە ماڵەوە دانیشتم هەتا فۆڵۆم نەگاتە 500 کتێبەکە نەهێنم بۆ جەنابەت چاپیکەی؟ بەڵێ. یعنی ئەو 4 ساڵەی من بەزایە ڕۆی؟ هەمووی ڕۆی. ئەی ئەم کتێبانە خوێنم بوو بە ئەو فت علم و معریفە لا ئێوە سناپچات بوویمە؟ ئێستا باوی ئەمەیە کێ کتێبە خوێنێتەوە؟ ئەوە؟ ئەی چۆن؟ قەی ناکە چاپی مەکە. خوا هەم قەدرە قوبوڵ نەکات. بۆم چاپ مەکەن قەی جێگەت بە شوێنێکیگە. بەس ئیشەڵڵا خوا حەقتان لێکاتەوە ئێوە کتێبەی من. باشە. ئیشەڵڵا ڕۆژێ مەطبعەکەەوە سووتێ تۆ پەڕ و باڵێ بەمووی سووتێت و ناگەیتە ئێمەرجنسێکەش. ئەمرت نەمێنێ ڕەشە ناشرین. وەرە بڕۆ 1050. ئەڵێم. بەڵە کاکە کتابی ئەوەی ئیکلۆجیکل. ئەوەی نوکتە خۆشەکان قسە خۆشەکان بەڵێ 3000 نوسخەتری لێ چاپکە کاکە. دەی پێت نەڵێمەوە. 3000 نوسخەی جیکل و فیکل ها؟ ئاخر ئەوە لە نووسەرێکی مهمی وەکو من مهمترە؟ کاکە دەبڕۆ بڕۆکمان بەردە دەبێت لێ شکارەکانمان بکەین. جیکل و فیکل. های دەبڕۆ وازمان لێ بێنە. باش.